لە دوای بانگەشەی هەڵبژاردن ئێمە دەستمان کرد بە هەڵواسینی پۆستەر و فلێکسەکانی کاندیدانی کۆمەڵی دادگەری لە نێو شاری هەولێر. بەڵام بەداخەوە دوای چەند ڕۆژێک لەلایەن چەند کەسێکی دەروون نەخۆش و نەفس نزم هێرش کرایە سەر فلێکس و پۆستەر و وێنەی کاندیدانمان شێوێنران و بەشێکیان دڕێنران و بەشێکیان لێکرانەوە. بەڕاستیەوە کارێکی ناشرین و قێزەونە و دیاردەیەکی ناشارستانیە و ترسە لەلایەنی بەرامبەر و بە تایبەت ئەو کاندیدەی کە پۆستەر و فلێکس و وێنەکانی دڕێنراون ئەویش بەڕێز کاک عەبدولستار مەجیدە. کۆمەڵی دادگەری کۆمەڵێک خوشک و برای جوامێری کاندید کردوون و لە ڕابردوودا پەرێزیان دیارە و خەڵکێکی مەحبوب و خۆشەویستن و خەڵکێکن لە بەرامبەر زوڵم و ستەم و نادادگەریدا نەک چۆچیان دانەداوە بەڵکو وەکو چێوێک وەستاون ڕوبەڕوویان بوونەتەوە و ئێستاش ترسیان هەیە بۆیە هێرش دەکەنە سەر پۆستەر و فلێکس و وێنەکانیان.